الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس لخزمت ژیانی پێغەمبەری خوادا دەبین صلی الله عليه وسلم. دەچینە شاری مەدینەی پڕشنگدار، دەستگای هەواڵگری دەوڵەتی مەدینە هەواڵ دەگەیەنێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕۆمەکان کە وڵاتی هەرزلهێزی ئەو سەردەمە بوون، خەڵکێکی زۆر سەربازێکی یەکجار زۆریان کۆ کردوتەوە، بەنیازن هێرش بکەنە سەر پایتەختی دەوڵەتی ئیسلام، شارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەدینە بگرن و کە مەدینەش گیرا نوری ئیسلام بۆ هەتایە بکوژێننەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو سەرکردەیەکی سەربازی زۆر شارەزا ئەو یاسایی بەکارهێنا الهجوم ئەحسن وەسیلة للدفاع، هێرشکردن لە هەندێک کاتدا باشترین هۆکارە بۆ بەرگری لە خۆکردن. بۆیە دانەنیش بڵێ با ئێمەش خۆمان ئامادەکەین، چەکدار ئامادەکەین دەوری مەدینە بگرین، چونکە ئەو کاتە دەوڵەتی ڕۆمی ئەو سەردەمات، دەوڵەتی ڕۆم لە ڕووی ژمارەی سەربازەوە، لە ڕووی هێزی سەربازەوە چەندە هاقاتی دەوڵەتی مەدینەی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. ئەگەر بێتون نزیک بوونایەوە تازە بەرگری نەدەکرا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرکردەی خەمخۆر و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی مەدینە فەرمووی با ئێمە بڕۆین بۆیان، با ئێمە هێرشیان بکەینە سەر، با ئێمە مەشغوڵیان کەین بە خۆیانەوە، چونکە ئەوان ئەگەر لێمان نزیک بوونەوە تازە کار لە کار دەترازێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرەو جەنگی تەبوک بەڕێکەوت. ئالەو کاتەدا ئەوەی مەبەستی وتارەکەی ئێمەیە ئەوەیە کۆمەڵێک مسلمانی زۆر دڵسۆز بۆ ئیسلام، زۆر دڵسۆز بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دڵسۆزی خاک و خەڵکی خۆیان نەیانتوانی بەشداری بکەن و لە خزمەت پێغەمبەرا بڕۆن صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار دڵنەوایی کردن، دڵنەوایی ئەوانی کرد هەروەها بەم ئیماندارانی بە حەقیشی گوت کە دەرچوون بۆ جیهاد و بۆ جەنگەکە فەرمووی کەس لۆمەی ئەوانە نەکا، کەس سەرزەنشتیان نەکا، ئەوانە جێگەی ڕێز و تەقدیرن. خوای پەروەردگار لە سوورەتی ئەتتەوبەدا لە ئایەتی 91 و 92 دا ئەم کۆمەڵە خەڵکەی جیا کردەوە کە گلەییان لەسەر نییە، کە لۆمە ناکرێن و ئەوانە توانای بەشداریکردنی جەنگیان نییە، ئەینا لە دڵەوە خۆشحاڵ دەبوون کە لەگەڵ مسلمانان دابوونایە. پەروەردگار دەفەرمێ ليس على الضعفاء ولا على المرضى ولا على الذين لا يجدون ما ينفقون حرج. لۆمە و سەرزەنش لەسەر ئەو کەسانە نییە، لەسەر ئەم سێچینە نییە. هەر کەسی ئەم سێ سیفەتەی تێدا بێ گونەهباری لای خوا و عیبداری لای خەڵک نابێ و نابێ مسلمانان بە چاوێکی کەم تەماشایکەن. الضعفاء ئەو کەسانی کەوا جەستەیان لاوازە، جەنگ پاڵەوانی دەوێ، هەیە نەخۆشیش نییە، بەڵام لە ڕووی جەستەییەوە و بنیاتی جەستەییەوە زۆر کەسێکی لاوازە. کوردەواری خۆمان دەڵێت دوو چڵی ئەسقانە، بەرگەی وەشاندنی شمشێر و بەرگەی ڕم و تیر و شیر ناگرێ، جەستەکەی ڕێگەی پێنادا بەشداری کاری سەربازی بکە. هەیە بەهۆی تەمەنی زۆریەوە پیر بووە، ئەو پیرە توانای ڕۆیشتنی ڕێگا و مەیدانی جەنگ و تەحەممولکردنی مەیدانی جەنگی نییە. ئەوانەی کەوا دووەم نەخۆشن، دووەم ئەوانەی کەوا نەخۆشن، ئەو کەسانەی کەوا خاوەن پێداویستی تایبەتن، ئەوانەش هیچ گلەیەکیان لەسەر نییە. سێم ئەو کەسانەی کەوا لە ڕووی جەستەوە بەهێزن، لە ڕووی جەستەوە ساغ و سەلامەتن، بەڵام توانای مادیان زۆر کزە، ئەگەر ڕۆژانە کارنەکە نان نییە بیدەن بە ماڵ و منداڵەکانیان. سەیری وردی ئەم ئیسلامە، ئەم دینە ڕەحمەتە، ئالەوێت جەنگ و جیهاد هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی دەرچووە، بەڵام نافەرمێت تۆ بڕۆ ماڵ و منداڵەکەت بەجێ بێڵە، تەوەکل علی الله، خوا بۆ خۆی ڕزقیان دەدا،
ئەگەر ئیمانداری ساغوی لە ڕزق ناترسی نا دەبێت ئەو ماڵ و منداڵە بە عیزەتەوە بژی نابێت دوای ڕۆیشتنی خۆت منداڵەکانت سفێری سوال بن منداڵەکانت دواز لە خوێندن بێنن خێزانی بە حرمەت و بە ڕێزت بڕوە دەرکاو دەرک بکە سوالکەر لە ناو شاری مەدینەدا ببێ نابێ شتیوە ئەبێ ئەو کەسەی دەچێ بۆ جیهاد ئەوەندەی لە ماڵەوە بەجێ هێشت بێ بۆ خێزان و منداڵەکانی تا دەگەڕێتەوە گیرفانیان پڕ بێ ماڵیان گەرم و گوڕ بێ چاو لە دەستی خەڵک نەبن لە خوێندندا نەبڕێن بۆیە ئەو کەسانەش ئەگەر ڕۆژانە کاریان نەکردایە ئەوەی لە ماڵەوە هەیان بوو هیچ پاشەکەوتێک نەبوو واتە ژیانی کولەمەرجی و ڕۆژانە دەژیان هەرچەند خۆیان ساغ و سەلامەت بوون خوا فەرمووی مەیەن ئێوەش لە ماڵەوە خزمەتی ماڵ و منداڵ و کاری خۆتان بکەن بەڵام ئەم سێچینە نابێ هەروە دانیشن بێکار بن بە مەرجێک لۆمە ناکرێن و گوناهباری لای خوا نابن ئیذا نەصەحوا لله وەڕەسووله ئەو کاتێکەوە دڵسۆز بن بۆ خوا و بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم واتە پێنج شت بکەن لە وڵاتی موسڵماندا ئەم دینە هەر فێری نوێژ و ڕۆژووی نەکردوین والله ئەم دینە ئەوە یاسایە بەخوا گوناحە پەرلەمانت هەبێ ئەنجومەنی یاسادانانت هەبێ لە کاتێکا کە تۆ خاوەنی ئیسلامی ئێمە قورئان و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتەکانی بۆ دیاری کردوین ئەوە تا لێرەدا لە دوو ئایەتدا پێمان دەڵێ هاوڵاتیەک نابێ لە ناو دەوڵەتی موسڵماندا لە ناو موسڵماناندا ئیلا دەورێکی کاریگەر و باشی نەبێ نابێ هاوڵاتی بێخێرمان هەبێ لە بواری سەربازیدا کارت پێ دەکرێ ئەبێ بەرگری لە وڵاتەکەت بکەی نەهێڵی دوژمن دەستی بەسەرا بگرێ ئەو بوارەت پێ جێبەجێ ناکرێ ئەبێ ئەم کارانە بکەی یەکەم نێتی خاوێن ئەبێ نێتت خاوێن بێ بە نێت لە دڵەوە بە ئەندازەی ئەو کەسەی چەکی پێیە و حەز دەکا بەرگری لە وڵاتەکەی بکە تۆش ئاوا دڵسۆزبی بۆ وڵاتەکەت دووەم قسەی جوان بکەی قسەی خێر بکەی هانی ئەو کەسانە بدەیکەوە دەڕۆن بۆ جەنگ و جیهاد ساردان نەکەیەوە بڵێ کاکە بۆچی خۆت بەکوش دەدەی چ بەرهەمێکی هەیە سێم پروپاگەندە نەکەی کە بە قازانجی دوژمن تەواو بێت چونکە هەندێک جار ئینسان لە ناوخۆی وڵاتەکەیدا کۆمەڵە قسە دەکا دوژمنەکە هەر ئەو ئاواتەی هەیە سوودی لێ دەبینێ ئەبێ زمانیان بپارێزن لە ئاستی هەر وشەیەک کە بۆنی پروپاگەندەی لێ دێ و بە قازانجی دوژمن تەواو دەبێت چوارەم دڵدانەوەی کەسوکاری تێکۆشەران و شەهیدان و بریندارەکان پێنجەم خزمەتکردن لە شاری مەدینەدا لە شاری نیشتەجێبوونی خۆیاندا لە وڵاتی خۆیاندا بەو ئەندازەی توانات هەیە تەنانەت تۆ نەخۆش بی خۆ دەتوانی قسەی خێر بکەی تۆ کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت بی ئەتوانی لە شوێنێکە لە فەرمانگەیەکە پاسەوانی بکەی ئەتوانی فەرمان بە چاکە بکەی و ڕێگری لە خراپە بکەی ئەتوانی پروپاگەندەی دوژمن لە ڕووی ڕاگەیاندنەوە ڕەت بکەیتەوە ئەبێ کلێنێک بگری بە کورتی کلێنێک بگری لە وڵاتەکەتا بۆیە لە ئیسلامی ئێمەدا نابێ هاوڵاتی بێخێرمان هەبێ بەو مەرجە تۆ لۆمەکراونی گوناهبارنی ئیذا نەصەحوا لله وەڕەسووله پاشان لە ئاەتی 92دا دەفەرمێ ولا على الذين إذا ما أتوك لتحملهم قلت لا أجد ما أحملكم عليه تولوا وأعينهم تفيض من الدمع حزنا ألا يجدوا ما ينفقون چوارەم کەسیش دیاری دەکا چوارەم کەسانێکن لە ڕووی جەستەوە زۆر بەهێزن واتە ضعفاء نین لەشێکی لاوازیان نییە پیر و بە ساڵاچوو نین جەستەیان نەخۆش نییە خاوەن پێداویستی تایبەت نین هەروەها لەو کەسانش نین کە نانی شەویان لە ماڵەوە نەبێ و ڕۆژانە کار بکەن بەشێکیشیان هەیە لە ماڵەوە واتە ئەگەر بڕۆن ئەوەندە بنان و پێخۆر و پارەیان لە ماڵەوە بۆ ماڵ و منداڵیان بەجێ دێڵن حتا لە جیهادەکە دەگەڕێنەوە ماڵ و منداڵیان چاو لە دەستی خەڵک نەبن و تووشی سوال و سەدەقەی خەڵک نەبن بەڵام کەم و کوڕیەکان لەوەدایە کە وڵاخی سواریان نییە وەکو ئەمڕۆ بڵێ کەسێک ئۆتۆمبیلی نییە هەژاریەکان لەوەدایە وڵاخی سواری شک نابن گوێدرێژێک ئەسپێک ماینێک هێسترێک ئەو شتانەی کەوا بارەبەری ئەو زەمانە بن و خەڵک پێی گواسراوەتەوە حوشترێکی سواری نییانە
چوونە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا والله بە هەموو شتێک ئامادەین بەڵام ئەم هەموو ڕێگا دوور و درێژە خۆ ناکرێ ئێمە بەپێ بڕۆین فەرمووی نا وەڵڵا ناکرێ ئەبێ هەموو ئەو کەسانی کە دێن وڵاخی سواریان پێبێ بە دوو کەس وڵاخێکی سواریان پێبێ دەی وڵاخی سواریمان بۆ ئامادەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویست فەرمووی لا ئەجید ما ئەحمیلکم عەلەیه والله ئەو وڵاخە سواریەمان لەبەردەستان نییە ئەوەی هەیە هەمووی گیراوە کە ئەم هەواڵەیان بیست واتە نائومێد بوون کە بەشداری بکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیزنی دان فەرمووی لۆمەتان لەسەر نییە بڕۆنەوە بۆ ناو ماڵ و منداڵ و کار و کەسابەتی خۆتان و قسەی خێر بکەن لە ناو شاردا تەوەلەو ئەمان هیچیان نەوت لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم تەوەلەو پشتیان هەڵکرد و گەڕانەوە بەڵام وأعينهم تفيض من الدمع حزنا ألا يجدوا ما ينفقون یەکسەر چاویان پڕ بوو لە فرمێسک بەسەر گۆنایاندا هاتە خوارەوە لە حەسرەتی ئەوەی توانای مادیان هێندە لاوازە نانتوانی وڵاخێک ئامادەکەن و لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕۆن بۆ دیفاع لە ئیسلام و پاراستنی سنوورەکانی ئیسلام لە دوژمنی ڕۆم بەڕێزان ئەوەیە مەبەستی وتارەکەی ئێمە وانەکان لەم دوو ئاەتەوە چییە وانەکانی ئەم دوو ئاەتە قورئانیە چیمان فێر دەکات یەکەم النية الصادقة سجلت لهم ثواب المجاهدين نيتي باكو خاوين پاداشتی تێکۆشەران و مجاهدانی في سبيل الله بەوانەی ماڵێ بەخشی کەسەکە نەخۆشە لە جێگادا کەوتووە خاوەن پێداویستی تایبەتە هەژار و نەدارە و نانی ڕۆژانەی هەیە و ناتوانە منداڵەکانی ئەوا بەجێبێڵە و کاسبکارێک لە ماڵەوە نیە ئیشیان بۆ بکە هەروەها ئەو کەسەش کە هەمووانی تەواوە بەڵام وڵاخی سواری نییە خوای پەروەردگار فەرمووی ئەوانە لە ماڵەوەن ئەوانەش بەشداری جەنگ و جیهاد دەکەن بە نیەتی ئەوەی بکوژرێن ڕۆیشتونە دەرەوە خوا پاداشتیان وەکو یەک بۆ دەنووسێ چونکە نێتی ناودڵیان خاوێنە ئای لە نێتی خاوێن لە نێتی ناودڵ خوا چه حسابێکی گەورەی بۆ دەکات دووەم سەیری وشەی تەوەلەوکەن وشەکانی قورئان هەمیشە عەرزی جەنابتان دەکەم بەڕێزان وشە بە وشە لەسەری بوەستن تەوەلەو خوا دەفەرمی هیچ قسەیەکیان نەکرد نەیانوت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵڵاهی خۆزگا سێ نەفەر سواری وشترێک بن کاکە لە ڕێگا هەندێ بە پێ بڕۆن و هەندێ سەرکەونەوە دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو حسابەکانی بە وردی کردو ئەو فەرماندەی گشتی سەربازیە و زۆر وردە لە نەخشە سەربازیەکاندا هیچ مناقەشەیەکیان لەگەڵ نەکرد یەکسەر ڕوویان وەرچەرخاند و پشتیان هەڵکرد و تەوەلەو گەڕانەوە بەرەو ماڵ لەو کاتەدا بەڕێزان هیچ قسەیەکیان نەکرد بەڵام خوا دەفەرمێ فرمێسک بە چاویان دەهاتە خوارەوە ئەو کەسانە کەس فرمێسکی چاوی نەبینین کە گەڕانەوە هەریەکە بە ڕێگای خۆیدا ولكن الله رآها والله پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمێسکی چاوی نەبینین چونکە دوورکەوتنەوانە ئەم جادڵیان قوڵپی دەدا و دەکوڵا ناخیان جۆشی خوارد و فرمێسکەکان لە چاویان هاتە خوارەوە چونکە فرمێسک بەرهەمی کوڵانی دڵەکە دەکوڵێ هیچ مەجارێکی نەماوە وەکو مەنجەڵێکی بوخار تەنفیسەکەی لە چاوەیە چاوەکان فرمێسک دەڕێژنە خوارەوە ئەوە کوڵانی ناودڵەکە فرمێسک دەڕێژێ کەس ئەو فرمێسکانەی نەبینی ولكن الله رآها بەڵام خوای پەروەردگار بینی خوا خۆی لە قورئانەکەی تۆماری کرد بەڕێزان وانەی ئەوەی تێدایە زۆر جار فرمێسکێکی چاو لە هەزاران قسە بە قووەتترە زۆر جار کەسێک لەگەڵ تادا دەنیشێت چەند فرمێسێک بە چاویا دێتە خوارەوە هیچیش ناڵێ و ئینسانی ژیری وەکو جەنابتان ئەو فرمێسکانە لە هەزاران قسە بە قووەتتر و بەهێزترە وانەی سێیەم دوو فرمێسک لای خوا زۆر گەورن یەکەمیان بەکە قەوم على فەوات الطاعات کەسانێک هەن کاتێک کە کارێکی چاکەیان لە دەست دەچێت ئەوەندە دڵیان خەمبارە فرمێسک بە چاویاندا دێتە خوارەوە وەڵڵاهی خەڵکم بینیوە کە جومعەیەکی فەوتاوە کە بۆی باسکردوین مامۆستا دەبێ حکومم چ بێ هەستم کردووە ناخی پڕ بووە دەنگی تێک چووە چای پڕ بووە لە ئاو ئای ئەو دڵۆپە ئاوەی ناو چاو لەو کاتەدا خوا چەند نەخۆشی دەوێ خوای پەروەردگار چەندە خۆشی دەوێ ئایا بووە لە ژیانتدا کارێکی چاکە لە دەست چوو بێ و خێرێک لە دەست چوو بێ و بەهۆی هەژاری بەهۆی نەبوونی بەهۆی بێدەرفەتیەوە بۆ نەگونجابێ فرمێسک چوو بێتە چاوتەوە ئەوە لای خوا زۆر گەورەیە
دووەمیان بەکە غەیڕهم على ارتكاب السيئات، کەسانێک چاویان پڕ دەبێت لە فرمێسک کاتێک کەوا تووشی گوناهێک، تووشی هەڵەیەک بوون، تووشی بێشەرعیەک بوون، تۆبەکاران کاتێک کە بیری گوناهی خۆیان دەکەوێتەوە فرمێسک بە چاویاندا دێ. ئەو فرمێسکەش لای خوای پەروەردگار زۆر گەورەیە. بەڵێ ئەو فرمێسکانە بەس بۆ خوا بوون، چونکە تۆ کە دەڕۆیشت بۆ جەنگ، ئەوانە کە ڕۆیشتن بۆ جەنگ بەخوا نەپارەیان بۆ دانرا بوو، نەپاداشت، بەس کوشتن و بریندارکردن چاوەڕێیان بوو. بەڵام ئەمانە خۆزگە بە ئەوان دەخوازن، خۆزگە بڕۆم بکوژرامایە، بریندار بکرامایە، کەم ئەندام بکرامایە، بەڵام دوان نەکەوتمایە لە ماڵەوە. ئەو فرمێسکە بەس بۆ خوا بوو، بۆیە قورئان هێشتیەوە. ئەمەی باسم کرد ئایا ئێمە وەکو موسڵمان بەڕێزان لە ڕۆژگاری ئەمڕۆی ژیانماندا چی سوودێکی لێ دەبینین؟ هەموو جار بە ئێوە وتووە وتاری ئەم مزگەوتەی ئێمە لە ماڵی خۆمانەوە ڕوڕەشی بۆ ئەو قافەی هەولێر کە ناهێڵە ئەم وتارەنە ناو موسڵماناندا لە مزگەوتە تۆمارکەین. یا ڕەبی خوایە ڕێگەی بەهەشتیان لێ هەڵەکەی، ڕێگەی دۆزەخیان بۆ ئاسانکەی، خۆیان و مەلادین فرۆش و خۆفرۆشەکانیان، ئەوانەی کە مێزەری سەریان حەیفە سپی بێ، حەیفە مێزەری قەترانی لەسەر نەکەن، وەکو ڕووی ڕەشیان ڕەش نەبێ. وتارەکانی ئێمە وتاری ژیانە، وتارێکە باسی ژیانی ئەمڕۆت بۆ دەکات لە ڕوانگەی قورئان و ڕێبازی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. دەرسەکان سێ دەرس لەم بەسەر هاتە وەردەگرین لەم دوو ئاەتەی سوورەتی ئەتەوبە. یەکەمیان ما كان لله يبقى، هەر کەسێک بۆ خوا کار بکە کارەکەی دەمێنێتەوە. واللهی ئەو فرمێسکانە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیبینین، هیچ قسەیەکیان نەکرد، بۆ کەسیشیان باز نەکرد، بەڵام چونکە بۆ خوا بوو ئەو فرمێسکە، ئەو ئەدەمع ئەو فرمێسکە لە قورئانە خوای پەروەردگار تۆماری کردووە. هەموو دەقەیەک هەتا ڕۆژی قیامەت فرمێسکی چاوی ئەو ئەسحابانە دەخوێندرێتەوە لە قورئانە، چونکە بۆ خوا بوو. بەخوا حەیفە فرمێسک بۆ شتێک هەڵڕێژی کە نەمێنێتەوە لای خوا. چەند کەس فرمێسکی هەڵڕشت بۆەوەی فڵان یاریزانە لە فڵان وڵاتانەی بردەوە، فڵان یاریە دۆڕە، توخوا برا چێ سوپاسی تۆی کرد؟ چەند کەس وەڵا فڵان سەرکردە لە ئینتیخاباتە دەرد نەچوو حیزبەکەی شکستی هێنا و فرمێسک بە چاوی هاتە خوارەوە، چێ سوپاسی کرد؟ بەڵام ما كان لله يبقى، کارێک بکە بەس بۆ خوا بێت، چونکە ئەوەی بۆ خوا بێ دەمێنێتەوە. ئیمامی مالیک کاتی خۆی ڕەحمەتی خوای لێ بە کە کتێبی ئەلموەطەئی نووسی، عەرزیان کرد قوربان خەڵکێکی سریش زۆر وەکو جەنابەت خەریکی نووسینەوەی فەرموودە و کتێبی فەرموودەیە. ئیمامی مالیک فەرمووی سوپاس بۆ خوای گەورە، حەز دەکەم نێتی دڵم بەس بۆ خوایە. ما كان لله يبقى، والله قسەی ئیمام مالیک ڕاست بوو، نێتەکەی بۆ خوا بوو. کتێبی ئەلموەطە ئێستاش دەخوێندرێتەوە و موسڵمانان دیراسەی دەکەن. خێرێکت هەیە کە کامیرایەک تۆماری نەکرد بێ؟ وانەکان بۆ ئەمڕۆ با کارێک بکەین ما كان لله يبقى بێ، وەکو ئەو فرمێسکە بەس خوا پێی بزانێ، خوش تۆماری دەکا دەمێنێتەوە. خێرێکت کردو و هیچ کامیرایەکی سەرزەوی چاوی لێ نەبوو بێ، شەونێژێکت کردووە و خەڵک وایان زانیبی لە ماڵەوە خەوتووی تۆ لە حزوری خوای خۆتا لە سوز دەدا بووبی، بۆ کەسی شت باز نەکردبێت، چونکە زۆر کەس دەبینم ڕۆژانە مامۆستام شەوەندە ڕکات شەو نوێژەم کرد لە مەجلیسا باسی دەکا، خۆت ڕاگرتووە بڵێ خوایە بەس بۆ تۆ بە هاوسەر و منداڵەکانم پێی نەزانن مەگەر ئەوەی چاوت لێ بکەن لە چاکەدا. قەرزت بۆ قەرزارێک داوەتەوە کە ئەم سەرزەویەی لێ بچووک بۆتەوە لە تاوی قەرزاری، بەڵام تا دەمرێ نازانێکی ئەو قەرزەی بۆ داوەتەوە و ئەو فرمێسکانەی کردۆ بە زەردەخەنە. شتیوات هەیە لە ژیانتدا؟ منداڵێکی نازداری بێ باوکت کەفالەت کردووە کە ئەلحەمدوللا تا سەر پێی خۆی دەکەوێ و دەستی دەگاتە کار و کەسابەت و ژیانی، تا دەگاتە قیامەت نازانێت کێ بوو نەیهێش ئەم منداڵە محتاج بێ و دایکی سەربەرزی کە لە سەریان دانیشتووە محتاجی ئەم و ئەو بێ. بەس خوا خۆی دەزانێت تۆ تەسلیم بە خوات کردووە. خوێندکارێکی زانکۆ پەیمانگا کە زیرەکە بەتوانایە موسڵمانە لێ هاتووە بەڵام لە ماڵێکی هەژاردایە، تۆ کەفالەتی دەکەی زۆر بەنیهێنی، خوێندنەکەی تەواو دەکا، سەری بەرزە لە ناو خوێندکارەکاندا و ئەوەندە دەزانێت کە خێرەومەندێک هەیە دەستی یارمەتی پێوێتی بەڵام نایناسێ، لە ڕێی کەسێکەوە تەسلیمی دەکرێت لە بەخوا هیچ پەیوەندی بە منەوە نییە، مەمنونی من مەبە، مەمنونی خوای پەروەردگار بۆ دوعایەکی خێریش بۆ ئەو کەسە نادیارە بکە.
ئەم خوێندکارش بەیانی کە بوو بە پزیشک بوو بە ئەندازیار بوو بە پارێزەر بوو بە مامۆستا بوو بە موچەخۆر ئەبێتەوە خێرکار ئەڵە ڕۆژێک لە هەژاریدا خەڵک خێری بە من دەکرد شەر بێ منیش ببمە خێرەومەند حتا قیامەت نازانێت چێ دەستی یارمەتی بۆ درێژ کردووە. ئایا ئەمەمان هەیە لە بینی خۆمان و خوادا؟ ئەمە دەرسی ژیانە بەڕێزان. ئەو ئەدەمعی قورئان لە سوورەتی ئەتەوبە ئاەتی 92 پێمان دەفەرمێ ئەو فرمێسکانە کەس نەیبینین بەڵام خوا بینی، کارێک کە بەس بۆ خوا کرد بێتە دەمێنێتەوە. دووەم، خوای پەروەردگار لەم ئاەتەدا پێمان دەڵێ لەم بەسەرهاتەدا فرمێسکی دڵشکاوان بەکەم مەزانن. خوای پەروەردگار نەیفەرموو جاخۆ ئەمانە نە ڕێگایان بڕیوە، نە گەرما و سەرمایان چێشتووە، نە بریسکەی شمشێریان بینیوە، نە خوێنیان لە جەستە ڕژاوە، فرمێسکێکیان بڕشت ماوەیەک دڵیان گەرم بوو. نە ئەو فرمێسکەی بە هەند وەرگر خوای پەروەردگار. فرمێسکی دڵشکاوان بەکەم مەزانە. ئەوە ئاەتەکە فێری ئەوەمان دەکا. کەسێک ئازیزیەکی لێ مردووە لەو کاتەدا کە لەسەر جەنازەکە چۆن دەگری و دەکوڵێ، ئەو فرمێسکانە بەکەم مەزانە. کەسێک حەز دەکە هاوسەرگیری لەگەڵ کەسێک بکە و دڵخوازێتی لە کچ لە کۆڕ بە حەڵاڵی بە پاک و خاوێنی بە شەرعی خوا ناگونجێ و بە نسیب نابێ، فرمێسک بە چاویا دێتە خوارەوە چونکە پێشتر دڵی کوڵاوە. ئەو کەسەی تووشی زەرەرێکی مادی بووە دوێنە دەیبەخشی، دوێنە ماڵی گەرم و گوڕ بوو، دوێنە دەستی بە گیرفانی پڕ لە دۆلار و دینارا دەکرد. ئەمڕۆ لە شکستێکە لە بەرزبوونەوەی نرخی دینار و دۆلار و زێر و زیودا هیچی بەدەستەوە نەماوە، ئەوەندە مەحزوونە فرمێسک بە چاویا دێ. ئەو فرمێسکانەی بەکەم مەزانە. ئەو کەسەی لە هاوسەری جیابەتەوە لە ناخەوە وەکو مەنجەڵ دەکوڵێ، کاتێک کە قسە دەکا ژنەیان پیاوە سەیری ڕابردووی خۆی، ژیانی فەوتاوی خۆی، ڕووخانی کۆشکی هاوسەری بێنازبوونی منداڵی دەکا، فرمێسک بە چاویا دێ. ئەو فرمێسکە بەکەم مەزانە. جارێ لەسەر تەلەڤیزۆنتە دەیبینی، جاری وا لەناو خزمتە، جاری وا میوانتە. ئەو کەسەی کەوا نەگەیشتووە بەو کۆلێژەی کە چەند ساڵە دەخوێنێ، 6 ساڵی بنەڕەتی، 9 ساڵ ئەوە تا قۆناغی 9 بنەڕەتی، 3 ساڵی ئامادەی ژواتە 12 ساڵ ئاواتی ئەوە بووە لە فڵان کۆلێژ وەرگیرەکە دڵخوازی خۆیەتی. ئێستا بەهۆی سیستمی سەقەتی وەزارەتی پەروەردەی حکومەتی فاشل و حکومەتی دایمە هەمیشە ئێکسپایری و خۆمانەوە کە هیچ بەرنامەیەکی بۆ دین و بۆ ژین نییە، بەس پارە دەخوا پارە لوش دەدا، پەرلەمانێکی ئێکسپایر، حکومەتێکی ئێکسپایر وەکو دەرمان و خواردنی ئێکسپایری ناو بازاڕەکەی لێهاتووە. تەماشا دەکەی ئەو خوێندکارە چارە نووسی لەسەر چەند ئیمتیحانێکی چەند تاقیکردنەوەیەکی پۆلی 12 بەندە کە دەسێ دەکا نمرەکانی کەمترن، بە کۆلێژی دڵخوازی خۆی ناگا، بەدەست خۆی نیە چاوی پڕ دەبێت لە فرمێسک. ئەو فرمێسکەی لە ماڵەوە بەکەم مەگرە، بە نرخ تەماشایکە. چی بۆ بکەین بۆ چاوی پڕ لە فرمێسکەکان؟ بەڕێزم، دڵنەوایی بکە. تۆ دەسەڵاتت هەیە دڵنەوایی بکە، بە قسە دڵنەوایی بکە، خەمەکەی لەگەڵ هەڵگرە، قاقا لێمەدا. زۆر ناشرینە کەسێک فرمێسک بە چاویا دێ تۆ لەو کاتەدا بگری. خەڵکم بینیوە لەسەر قەبرانە، کەسەکەوا لەسەر جەنازەکەیەتی هێشتا قەبرەکە تاوا نەبوو، بڕواتان هەبێ بە چاوی خۆم خەڵکم بینیوە و تۆش ڕەن بێبینی بێتە لەو لاوە 3-4 سەریان بە یەکەوە ناوە نوکتە دەجێڕنەوە قاقا لێ دەنووسی فەیسبوک دەکەن. ئەگەر کەسێک ببینی بریندارە، بریندارێکی سەختە و خوێنی لەبەر دەڕوا، توخوات چەند ناشیدنە تۆ لەسەری بوەستی لە جیاتی هەموو هاوکاری و دڵنەواییەک و دوعای خێر، تۆ لەو کاتەدا نوکتە بجێڕیتەوە قاقا لێ دەی. ئەزانی چه ئازارێکی پێدەگەێنی. ئەو برین دارە خوێنی لەبەر دەڕوە. وەڵڵاهی فرمێسکی چاو لەگەڵ خوێنی جەستە هیچ فەرقی نییە. ئەو کەسێک کە فرمێسک دەڕێژە لەو کاتەدا دڵی دەکوڵێت، دڵی بریندارە، زۆر ناشیرنە تۆ قاقا لێ دەی. لەبەر چاوی ئەو کەسانی کەوا دڵ بەخەمن چاو بە فرمێسکن، باسی خۆشیەکانی ژیانی خۆت مەکە. کەسێک دنیای قەرزی لەسەرە، مەڵێ لە مامەڵەیەکە ئەوەندەم قازانج کرد. کەسێک نەخۆشی وای لێ کردووە تۆ ناومێت بووە بە فرمێسک دەری دەبڕێ، تۆ مەڵە وەڵام من لە ژیانمدا دکتۆر و دەرمانم نەبینی و هەر عیلاجێکم نەخواردووە. ئافرەتێکە لە مێردەکەی تازە جیابەتەوە خوێن لە دڵی دەتکێ، یعنی نازانێت چۆن بڕاتە ناو کۆمەڵگایەکی بێڕەحمەوە. بەڕێزم تۆ لەو کاتەدا باسی خۆشگوزەرانی خێزانت مەکە، مەڵێ وەڵا لە ژیانمان بە حیاتی کەلیمەیەکی ساد و گەرم لە نێوانماندا ڕووی نەداوە. ئەوەکو ئەو وایە کەسەکە بریندارە خوێن لەبەری دەڕوا، کەچی تۆ لەو کاتەدا باسی خۆشی ژیان دەکەی. وەختی ئەوە نییە، لەبەر چاوی ئەو نابێ ئەمانە بکرێ. بۆیە ناومێدی مەکە، مەڵێ وەڵای تازە تەوا بەخوا تیاچووی، ناومێدی مەکە، لۆمە و سەرزەنستیشی مەکە. تەنانەت ئەگە کارەکەی هەڵەش بوو بێ،
لەو وەختەیە و کە فرمێسک بە چاویا دێ وەختی لۆمە و سەرزەنشت و نەسیحەتیش نییە، بەس تەنها وەختی دڵدانەوەیە. تکایە با بە خۆماندا بچینەوە سەیرێکی خۆمان کەین. ئایا بووە ڕۆژێک فرمێسکت لە چاوی کەسێک سڕی بێ؟ ئەگەر خوا ئەو فەزڵی لەگەڵ کردبین کەسێکی دڵ بە خەم ناخی کوڵاو و فرمێسک بە چاویا هاتۆتە خوارەوە، بووە ڕۆژێک ئێمە سەبەبی ئەوە بین خوای گەورە ڕەحم بکە فرمێسکەکانی چاوی وشک ببنەوە و زەردەخەنەی بکەوێتەوە سەر لێوی و خەمەکەی لەسەر لابەرین و لەگەڵی هەڵگرین و دڵنەوایی بکەین و ناومێدی نەکەین. ئەگەر ئەمەت پێ ناکرێت لانی کەم سەیری دەفتەری ئەعمالی ژیانت کە لاپەڕەکانی ژیانت هەڵدەوە، سوپاسی خوا بکە ئەگەر چاکەشت پێ نەکراوە ڕۆژێک فرمێسکت لە چاوی کەسێک نەهێناوە، نەبوویتە هۆی فرمێسک لە چاوهێنانی کەسێک. بۆیە فرمێسکی دڵشکاوان بەکەم مەزانن. وانەی سێیەم و کۆتایی، هەر ئاین و بیر و باوەڕێک، هەر گەل و نەتەوەیەک کەسانێکی ئاوا دڵسۆزی هەبن کە نەیتوانی بەشداری کارێکی خێر بکە بۆ سەرکەوتنی دینەکەی و گەل و نەتەوە وڵات و بیر و باوەڕەکەی، لە تاوانە دەست دەکا بە گریان، فرمێسک بە چاویا دێ، وەڵڵاهی ئەو دینە سەر دەکەوێ، والله ئەو بیر و باوەڕە قایمە و نافەوتێ، والله ئەو گەلوونەتەوەی بە ئامانج دەگا و دەگاتە ڕۆژی سەر بەخۆی خۆی. بەڵێ بەڕێزان، ئێمە وەکو مسلمان ئەم ئیسلامە بۆیە وا بە پتەوی ماوەتەوە. والله بەرەکەتی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە تەخوا باسی فرمێسکەکانیان دەکا. ڕۆیش دەڕوا بۆ شوێنێک دووبارەی دەکەمەوە، نە پارە دابەش دەکرێ، نە پلە دابەش دەکرێ، نە پاداشتی کەس دەدرێتەوە، بەس دەڕۆی ڕوحەکە ببەخشی و منداڵەکانت هەتی و بن و بژنەکەت بێوەژن بێ. کەچی کاتێک کە بۆی ناگونجێ و دەستی پێی ناگا فرمێسک بە چاویا دێ. بۆیە لەسەر ئەو فرمێسکانی سەحابە ئیسلامە گەیشتە ڕۆژهەڵات و ڕۆژئاوە. والله ئەم کەم تەرخەمەی ئێمەی مسلمانانیش کە خوا ڕەحمی پێکردوین ئەم ئیسلامە هەر بە بەردەوامی دەمێنێتەوە، هەر بەرەکەتی چاوی ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. والله هێشتا هەمانە لە ناو مسلماناندا. ئێوە تۆ بەڕێزەکەم ئیسلام لە چاوی هەندێک مەلای دین فرۆشی خۆفرۆشی والله هەموو شتێک فرۆشەوە سیر مەکە. لە ناو حیزبێکدایە و هەر ڕۆژێ لە پەرلەمانی کوردستانێک عێراقێک خۆی هەڵدەبژێرێ و لەگەڵ ئافرەتێکی نیوە لەش بە دەرەوە بوودا مامۆستای مێزەر بەسەر لەسەر مەنەسەکە لە دوای سەرۆکەوە ڕادەوەستێ. تۆ ئیسلام لەوەدا بینی ئەو ئیسلامە تەواو بووە، بەڵام بە هەزاران خەڵکمان هەیە لە گەنج و لاو لە خوشک و برا. سوپاس بۆ خوای گەورە وەکو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە توانای خزمەتکردنیکی ڕاستەقینەیان بە ئیسلام نییە، فرمێسک بە چاویاندا دێتە خوارەوە. ئەم ئیسلامە ئەو کەسانەی هەر ماون و هەردەمێنن کە لەسەر ڕێبازی ئەصحابی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. ئێمە وەکو نەتەوەی کورد دڵمان بە خۆمان خۆشە. تۆ سەیری کۆمەڵک مەسئولینی گەندەڵ و ئەوانە مەکە کاکە ئەم حکومەتی هەرێمی کوردستانە، ئەم ئاڵای کوردستانە، ئەم قەوارە، ئەم بوونە، ئەم ناوی کوردستانە کە ئومێدەوارم ڕۆژێک کوردستان دەبێتە دەوڵەتێکی سەربەخۆ لە جیهاندا. بەڕێزان ئەوە بەرهەمی ئەو کەسە دڵسۆزانەیە، ئەو پێشمەرگانەیە کە دەیان ژیان نامەم خوێندۆتەوە لە خۆیانم بیستووە وتوێتی کاتێک کە نەبراون بۆ چالاکی پێشمەرگانە چاوم پڕ بۆ لە فرمێسک، حەسرەت بە دڵما هاتووە بڕۆمە سەر ڕەبیەک بکوژرێم، سەد تا سەد کوشتنت بۆ خۆت داناوە کەچی پێم خۆش بۆ بکوژرێم نەک بەجێ بمێنم، بەشداری ئەو چالاکیە نەکەم. ئەو بیر و باوەڕە خوا بەزایی نەداوە. بەرهەمی ئەمڕۆی ئەم کوردستانە ئازادە، ئەم فەزلی خوایە بە سەرمانەوە. جارشکە دووبارەی بکەمەوە چۆن لە مەلای دینفرۆشی ئەو قافیەوە سەیری دین مەکە، لە مەسئولی دز و گەندەڵیشەوە سەیری کوردستان و قەوارەی هەرێم مەکە. ئەو فرمێسکی دایکی شەهیدانەیە، ئەو باوکەڕیش سپیانەیە کە هەیە سێ کوڕی لە مەیدانەکانی بەرەنگاربوونەوەی ڕژێمی داگیرکەری بەعسا شەهید کراوە. ئەوە بەرهەمی ئەو کەسانەیە کە لە خێزانێکا بە تەنها ماونەوە و تا ئێستاش فرمێسک دەڕێژێ بۆ کەسی و کارێک کە گۆڕەکانیشی لە ڕێیان حکومەتی ئێکسپایری هەرێمی کوردستانی کەم تەرخەمەوە نەهێنراونەوە، بە دووی ئێسق و پروستەکانیشی دانەگەڕاوە. گۆڕەکانیان بە کۆمەڵ بێش سەر و شوێن کراون. ئەو فرمێسکانە زۆر بەنرخن. نابێ حکومەتێکی دڵسۆز فرمێسکی چاوی دایکان و باوکانی شەهیدان و ئەنفال لە یادکە. ئەوە بەرهەمی ئەوەیە خوا بەزایی نەداوە. بۆیە فرمێسکێک کە بۆ بیر و باوەڕ لە چاو دێتە خوارەوە، کە بۆ ئاینەکەت لە چاو دێتە خوارەوە،
کە بۆ قیامەتی خۆت لە چاوت دێتە خوارەوە، کە بۆ لە دەستدانی خێرێک لە دەست چاوت دێتە خوارەوە، لای خوای پەروەردگار زۆر گەورەیە. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی، یا ڕەبی خوا لەم قورئانە باشتر بەهرەوەرمان کەی، تەنها بەم قورئانە ڕزگار دەبین. یا ڕەبی خوا بمانگێڕێەوە بۆ ڕێبازی قورئان. پێویستیمان بە هیچ ڕێباز و یاسادانانێک و پەرلەمانێک و ئەنجومەنێک نییە. ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم جامع و مانعە، کافی و شافیە. یا ڕەبی خوا بمانگێڕێەوە بووە شوێنکەوتنی ڕێبازی محەممەد صلی الله عليه وسلم. یا الله شیفای نەخۆشەکانمان بدەی، دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی. یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی، ڕۆژێک ببینە هۆکاری سڕینی فرمێسکی چاوی غەمبارێک. یا ڕەبی خوا بمان پارێزی لەوەی ئێمە ببینە هۆکاری چاو بە فرمێسکبوونی ئینسانێک لەم سەرزەویەدا. لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی خۆمان و دایک و باوکمان ماڵ و منداڵمان خۆش بی، خێزانەکانمان بەختەوەرکەی، منداڵەکانمان ساڵحکەی، ئەوانەی منداڵیان نییە یا ئیلاه العالمین بە ڕەحمەتی خۆت ئەی بەخشندا. یا ڕەبی خوا منداڵی ساڵحیان پێ ببەخشی، ئاواتەکانمان بێنێ جێگا لەسەر خێر. ئەم میلەتی کوردی موسڵمانە لەسەر ئەم دینداری و خواناسیە، یا ڕەبی خوا بەردەوام بێ. بە دەوڵەتی کوردی چاومان گەشکەی، دەوڵەتێک کە قورئانەکەی تۆی تێدا حاکم بێ. یا ڕەبی خوا ڕەحم بە حاڵمان بکەی. ئامین 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 والحەمد لله رب العالمین.